سڵاو بەخێر بێنەوە بۆ KBO ڕیکاپس. ئەمڕۆژ زنجیرەی حوتەمی ترسناکترین فیلمتان پێشکەش دەکەین بە ناوی سجین. بینەری بنە و چێژی لێوەربگرن. با دەست پێ بکەین. لە سەرەتای فیلمەکەدا دیاردەیەکی تایبەت دەزانین بە ناوی دیاردەی مانگی ڕەش. ئەم دیاردەیە لەو مانگەدا ڕوودەدات کە بە درێژایی مانگەکە مانگی پڕ دەرناکەوێت. بەگشتی هەموو 19 ساڵ جارێک لە مانگی شوباتدا ڕوودەدات. کۆتا دیاردەی مانگی ڕەش لە شوباتی 2018دا ڕوویداوە و دیاردەی داهاتوو لە ساڵی 2037دا ڕوودەداتەوە. فیلمەکە بە پیرەژنێک دەست پێ دەکات بە ناوی میراڵ کە سەردانی ساحیرێک دەکات و ساحیرەکە شێوەی بە تەواوی لە مرۆڤ ناچێت و پێدەچێت جن دەستی بەسەرداگرت بێت. میراڵ دەیەوێت تۆڵەی کوژرانی کوڕەکەی و هاوسەرەکەی بکاتەوە بە هەر نرخێک بێت. ساحیرەکە باسی مراسیمی زەڵمێتی بۆ دەکات کە یەکێکە لە مەترسیدارترین مەراسیمەکان و تەنانەت زۆربەی ساحیرەکانیش ناوێرن باسی بکەن. ئەم مەراسیمە لە تاریکترین شەوی مانگی ڕەشدا ئەنجام دەدرێت کە پێی دەوترێت شەوی زێڵمێت. ساحیرەکە میراڵ ئەگادار دەکاتەوە کاتێک مەراسیمەکە دەست پێ دەکات بە هیچ شێوەیەک پەشیمان بوونەوە بوونی نییە. میراڵ ڕازی دەبێت و دەڵێت ئامادەی هەموو شتێک بکات لە پێناو تۆڵەسەندنەوە. ساحیرەکە پێی دەڵێت مەراسیمەکە پێویستی بە ئەنجامدانی کارێکی زۆر مەترسیدارە، ئەویشکردنە قوربانی منداڵێکە و پێویستە منداڵەکە بە زیندوی بنێژرێت. لە دیمەنی دواتردا دەبینین میراڵ منداڵێک دەبات بە ناوی محەممەد و لە شەوی 16 شوباتی 2018دا دەست بە مەراسیمەکە دەکەن. وەک بەشێک لە مەراسیمەکە محەممەد بە خوێنی شەیتان نیشان دەکرێت بە واتای شەیتانێک بە شێوەی ناڕاستەوخۆ دەچێتە ناو جەستەیەوە وەک ئامادەکاریەک بۆ کردنە قوربانی. هەروەها ئاوێنەیەکی نامۆ دەبینین کە لەلایەن ساحیرەکەوە بەکاردێت بۆ ئەنجامدانی سەحر و پەیوەندیکردن بە جیهانی جنەکانەوە. جیهانی جنەکان ئاوێنی جیهانەکەی خۆمانە و هاوتەریب لەگەڵ جیهانی ئێمەدا دەڕوات. ئامانجی میراڵ ئەو کەسەیە کە خانەوادەکەی کوشت. دوای مەراسیمەکە دەبینین پیاوەکە بە تەواوی خانەوادەکەی خۆی دەکوژێت و پاشان خۆشی دەکوژێت. بەوەش ویستەکەی میراڵ بەدیدێت. بەڵام ساحیرەکە میراڵ ئەگادار دەکاتەوە کە کارەکەی سەرنجامی خۆی دەبێت بەهۆی ئەوەی منداڵێکی کردوتە قوربانی کە خوێنی شەیتانی پێوە بووە پێویستە بە دەستەکانی خۆی منداڵەکە بە زیندویی بنێژێت، ئەگەرنا تووشی دەرەنجامی خراپ دەبێت. لەگەڵ منداڵەکەشدا پێویستە نوشتەیەک بنێژێت کە لە ئێسکی حەوت ئاژەڵ دروست کرابێت. دوای ئەوە پیاوێک دەبینین بە ناوی ئۆرهان کە لێکۆڵینەوە لە مەراسیمی زێڵمەت دەکات و لە خۆی دەپرسێت چۆن کارێکی وابێ بەزەیانە ئەنجام دەدرێت و ئاخۆ دەبێت کێ قوربانی دواتر بێت. ترسی ئەوەی هەیە کە هیچ دەربازبوونێک لە مەراسیمە ترسناکە بوونی نەبێت. پاشان دەچینە 21 ئاداری ساڵی 2018 دوای 5 ڕۆژ میراڵ دەبینین لە ماڵی ئافرەتێک بە ناوی ئارزوو کە ئەوەندە نابێت هاتۆتە ئەو خانوەوە و میراڵ چاودێری دایکی ئافرەتەکە دەکات. لەو کاتەدا منداڵەکەی دێتە لایەن و ئارزوو دەڵێت بەم دوایانە کچەکەی تووشی نەخۆشیێکی مەترسیدار بووە و پێویستە بە باشی ئاگای لێبێت. کچەکە دەچێتە لای داپیرەی و داپیرەی پێی دەڵێت باوکت تۆی گۆڕیوە و تۆ چیترنەوەکەی من نی و پێی دەڵێت بڕۆ. پاشان میراڵ خواردن بە پیرێژنەکە دەدات و پیرێژنەکە پرسیاری ناوی لێ دەکات. لی دەپرسێت بۆچی هاتۆتە ئەوێ و دیارە خۆ هیچ شوێنێکی نییە لێ بمێنێتەوە. ئەویش دەڵێت لە کچەکەت بپرسە ئەو منی هێناوەتە ئێرە. پاشان دەڵێ هەموو شتێک بەرەو لە ناوچوون دەچێت و ئەگەر لە کاتی خۆیدا شتێک نەکەن ئەوە باجەکەی قورس دەبێت. بەنێو ژوورەکەدا دەگەڕێت و دەڵێت زاواکەی کەناوی کەمالە نەوەکەی گۆڕیوە بۆ بوونەوەرێکی تر. پاشان کە میراڵ دەڕوات پیرێژنەکە لەبەر خۆیەوە دەڵێت کەمال نەوەکەی کوشتووە. ئارزوو بە کەمالی هاوسەری دەڵێت سێرابی کچە گەورەکەیان لەوێ ناگونجێت. کەمال دەڵێت ماوەیەکی زۆر نییە لێرەن و وردە وردە ڕادێن ئەوە باشترین چارەسەر بۆ بۆیان. هەروەها دەڵێت بە دوای کارێکدا دەگەڕێت لە نەخۆشخانەیەکی گەورە. ئارزوو دەڵێت باشە بۆچی کارەکەی خۆت لەو نەخۆشخانە گەورەیە جێهێشت. ئەویش دەڵێت فشارێکی دەرونی زۆرم لەسەر بوو. پاشان میراڵ دەبینین لە ژوورەکەی کە هێشتا نوشتەکەی پێ و نەی ناشتووە. پاشان وێنەی کوڕەکەی دەبینێت و کەسێک دێتە بەرچاوی کە دەیان کوژێت. کاتێک دەیەوێت وێنەکە هەڵبواسێت کوڕەکەی بە شێوەیەکی ترسناک دێتە بەرچاوی و دەڵێت بەڵێنەکەی خۆت نەبردە سەر. پاشان ساحیرەکە دەردەکەوێت و دەیترسێنێت و دەڵێت شتی خراپی بەسەر دێت. پاشان هۆشی دێتەوە و شتەکان لە بەرچاوی نامێنن. دوای ئەوە کەمال خەونێکی نامۆ دەبینێت خەریکی ئەنجامدانی مەراسیمێکە کە خوێنی تێدایە و دەیداتە هەمووان و لە بەشێکی مەراسیمەکەدا پێویستی بەڕۆیای کچێتی و پێی دەڵێ خواردنەوەی خوێنەکە هیچ کێشەی نابێت بۆی. کاتێک دەچێت بیهێنێت دەبینێت خوێنی پێوێ و داپیرەی لە تەنیشتیەوە وەستاوە. پێی دەڵێت کەمال نەدەبوو ئەو کارە بکەیت. کەمال ڕۆیە لە باوەش دەگرێت و لە ناکەو دەبینێت بۆتە محەممەد زۆر دەترسێت و لە ناکەو خەبەری دەبێتەوە و دەبینێت هاوسەرەکەی لایەتی. پێش خەوتن ڕۆیە لە سێرابی خوشکی دەپرسێت ئەو ئافرەتە نوێی بەدڵە. ئەویش دەڵێت بڵێ
بەڵام ڕۆیا دەڵێت هەز دەکەم شتێکی نامۆ هەیە و دەخەون لەناکاو سێرا بانگی ڕۆیا دەکات و قسەی سیر و سەمەرە دەکات. ڕۆیاش هەڵدەستێت تاکو بزانێت چی دەوێت، بەڵام بووی دەردەکەوێت کە خوشکەکەی بانگی نەکردووە و خەریکیشی خۆیەتی وە سەری دادەپۆشێتەوە. پاشان دەچینەوە لای ئۆرهان کە دەیەوێت لە مانگی ڕەشتێ بگات و بۆی دەردەکەوێت کە دیار دەکەن 19 ساڵ جارێک ڕوو دەدات و پێویستە قوربانیەک بکرێت بۆ ئەنجامدانی مەراسیمەکە. لە ناکاو ساحیرەکە و منداڵەکە و هەموو ڕووداوەکان دێنە بەرچاوی لەپڕ دەنگێک دێت و پێی دەڵێت ئاگادار بە ئەگەر واز نەهێنی شتێکی خراپت بەسەر دێت. ئۆرهانیش پێی دەڵێت ئەگەر لێم نەترسابای ئەوە نەدەهاتی هەڕەشە بکەی. پاشان ئۆرهان لە شوێنەکە دووری دەخاتەوە. ڕۆیا لەگەڵ دایکی دادەنیشێت و پێی دەڵێت دەمەوێت شتێکت پێ بڵێم. پێی دەڵێت کەوا دەیەوێت لە ژوورێکی تر بخەوێت و لەگەڵ خوشکەکەی نەبێت و بۆی باز دەکات چی ڕوویدا. پاشان کەمال لەبینین کە لە دەستشۆرەکەدا قسە لەگەڵ خۆی دەکات، نازانێت چی بکات و چۆن کۆتایی بەو شتە خراپانە بهێنێ کە بەسەریان دێت. لە دەرەوە میراڵ لەگەڵ ئارزوو دانیشتووە و باسی ئەو کوڕی دەکات کە مردووە. کەمال دێت و دەڵێت دەچمە دەرەوە. پاشان لە شوێنێکدا کۆمەڵێک منداڵ دەبینین کە سوال دەکەن و کەسێک بناوی کازم بە زۆر پێیان دەکات. کازم لە یەکێک لە پیاوەکانی دەپرسێت ئاگاد لە میراڵ هەیە؟ ئەویش دەڵێت بەڵێ. پێی دەڵێت ئاگاداری بە و هەروەها ئاگاداری کەمالی دکتۆریش بە، بۆمان دەردەکەوێت کە میراڵ توانیوێتی لە مەراسیمەکەدا محەممەد بکاتە قوربانی و پەیوەندیەکی نامۆ لە نێوان کەمال و میراڵ و محەممەددا هەیە. پاشان کەمال دێتە لای ڕۆیا و دوو بووکەڵەی بۆ دەهێنێت و دەڵێت ناویان دەنین ڕۆیا و محەممەد و نابێت لیکیان جیا بکەیتەوە. پاشان جێ دەهێڵێت و ڕۆیاش نازانێت بۆچی ئەو ناوانەی لێناون، بەڵام لە تەنیش یەکتر دایان دەنێت. پاشان میراڵ دێتە لای و لی دەپرسێت بۆچی دەتەوێت بە تەنها بخەویت. ئەویش دەڵێت ناتوانم لەگەڵ خوشکەکەم بخەوم چون کشتی نامۆ دەکات، بە درێژایی شەوەکە دەیترسێنێت و ناوی دەهێنێت. میراڵ دەپرسێت بۆچی وا دەکات. ڕۆیاش دەڵێت خوشکەکەی خۆشی ناوێت چونکە نەخۆشە. کەمال پرسیاری میراڵ لە هاوسەرەکەی دەکات. ئەویش دەڵێت ئافرەتێکی داماوە و کەسێک هاوسەر و کوڕەکەی کوشتووە لەسەر کێشەی زەوی و زار. ئەو کەسێک کوشتونی دەسەڵاتدار بووە و هەر بۆیە سزا نەدراوە. بۆیە میراڵ ڕێگەیەکی تری دۆزیوەتەوە و کەسەکە و تەواوی خانەوادەکەی لەناو بردووە. پاشان میراڵ دەبینین واردن دەداتە پیرێژنەکە و لە ناکاو پیرێژنەکە دەڵێت پابەندی بەڵێنەکەی خۆی نەبوو. کاتێک لی دەپرسێت کێ؟ دەڵێت هاوسەرەکەی کە دەبوو پابەندی بەڵێنەکەی بێت بەڵام پابەند نەبوو، هەر بۆیە ئێستا لە ئاگردا دەسووتێت. هەروەها دەڵێت پێویستە پابەندی بەڵێنەکانمان بین بۆ ساتێک وەک ئەوەیە جنەکە قسە بکات لە بری ئەو. لە ناکاو کەوچکەکە بەردەبێتەوە سەر زەویەکە و کاتێک میراڵ دەیوێ هەڵی بگرێتەوە لە پڕ پیرێژنەکە بەڕوخسارێکی ترسناکەوە پەلاماری دەدات و لی دەپرسێت ناوت چییە؟ پاشان ڕۆیات دەچێتە لای سێرابوو. سێراب وەڵامی ناداتەوە پێی دەڵێت بڕۆ ژوورەکەی خۆت و لای من مەبە، بەڵام ڕۆیە هەر ناڕوات و بانگی دەکات. کاتێک سێراب ئاور دەداتەوە ڕۆیە بە شێوەیەکی زۆر ترسناک دەبینێت و پەلاماری دەدات. لە ناکاو خەبەری دەبێتەوە، گوێ لە دەنگی سپەیەک دەبێت و کاتێک نزیک دەبێتەوە بۆی دەردەکەوێت کە هەمان قسەکانی ناو خەونەکەیەتی. دەڕواتە ژوورەکەی ڕۆیا و لە ناکاو دەرگاکە لەسەری دادەخرێت. خوشکەکەی دەبینێت کە بەرەو ڕووی دێت و باڵای لەو بەرزتر دەبێتەوە و پەلاماری دەدات. دووبارە خەبەری دەبێتەوە و گوێ لە دەنگی دەرگاکە دەبێت. لەو کاتەدا ڕۆیات دێتە ژوورەوە و پێی دەڵێت دەترسم بە تەنیا بخەوم، دەمەوێت بێمە لای تۆ بخەوم. ئەویش لە باوەشی دەگرێت. پاشان میراڵ دەبینین کە خەوتووە و لە خەونیدا کوڕەکەی دەبینێت لەگەڵ ئەو کوڕی بردی و لە ناکاو دیار نامێنن. پاشان چەند دیمەنێکی ساحیرەکە دەبینین کە خەریکی ئەنجامدانی سحرە و گوێ لە دەنگی کوڕەکەی دەبێت کە پێی دەڵێت پێویستە پابەندی بەڵێنەکەی بێت و پینێژێت تاکو و ڕزگاری ببێت. کاتێک دەچێتە دەرەوە دەستێک لە دوایەوە دەردەکەوێت و کە ئاوەڕ دەداتەوە کوڕەکەی پەلاماری دەدات و پێی دەڵێت پابەندی بەڵێنەکەت نەبوویت و پێویستە کارەکە ئەنجام بدەیت. کەمال دەچێتە لای دایکی و پێی دەڵێت دەیەوێت ژیانی ئەو بکاتە قوربانی لە پێناو ڕۆیە. دەڵێت پێویستە ئەو بمرێت تاکو ڕۆیا بژیت. دایکیشی دەڵێت ڕازیم منیش بکوژە وەک چۆن محەممەدت کوشت. کەمال لی دەپرسێت چۆن ئەوە دەزانی؟ ئەویش دەڵێ محەممەد خۆی پێوتم و ئێستاش لێرە لەگەڵمانە. کەمال دەمارێک بە دەوری سەری دایکیدا لول دەدات و بە قادرمەکاندا هەڵی دەداتە خوارەوە. لەو کاتەدا خەبەری دەبێتەوە و بە خێرایی دەڕوات سەر لە دایکی دەدات و دەبینێت خەوتووە. کاتێک دەچێتەوە سەر جێگەکەی گوێ لە دەنگی دایکی دەبێت دەڵێت ئەوە خەون نەبوو. کەمال بە خێرایی دەچێتە ژوورەکەی دایکی و دەبینێت لەوێ نییە. بەسەر قادرمەکاندا سەر دەکەوێت و کەمال هەوڵ دەدات ڕای بگرێت بەڵام خۆی هەڵدەداتە خوارەوە و دەمرێت. پاشان ئارزوو دەبینین قسە لەگەڵ ڕۆیا دەکات. ڕۆیا دەڵێت پێشتر داپێی زۆری خۆش دەویست و یاری لەگەڵ دەکرد، بەڵام لە ناکاو لەگەڵی گۆڕا و چیتر خۆشی نەویست. ئارزوو دەڵێت لەبەر ئەوەیە کە گەورە بوویت و خەڵکیشە گەورە دەبن لە بیر دەکرێن، بەڵام ڕۆیا دەڵێت
ئەی بۆچی پێی دەوتم لی دوورکەومەوە بۆ ئەوەی باوکم بگۆڕێت بۆ کەسێکی تر. ئارەزوش هیچ وەڵامێکی پێ نییە بۆی. لەلایەکی ترەوە کازم دەبینین کە سواری ئۆتۆمبیلەکەی کەمال دەبێت و داوای 2 ملیۆنی دیکەی لێ دەکات لە بەرامبەر شاردنەوەی نهێنیەکانی. هەرچەندە پێشتر کەمال پارەی پێداوە، بەڵام کازم دەڵێت ئەگەر 2 ملیۆنی دیکەم نەدەیتێ ئەوە هەمووان بە نهێنیەکە دەزانن. کەمال بە بێزاری دەگەڕێتەوە ماڵەوە و لەگەڵیان تاتەنیشێ بۆ ناخواردە. بە سێراب دەڵێت نانەکەت بخۆ واز لە مۆبایلەکەت بهێنە، بەڵام سێراب وەڵامی ناداتەوە و بەوەش کەمال تووڕە دەبێت و دەکێشێت بە مێزەکەدا. سێرابش بە تووڕیەوە ڕوبەڕووی باوکی دەبێتەوە و پێی دەڵێت بە زۆر ئێمەت هێناوەتە ئەم ماڵە و ڕێگەمان نادەی بچینە دەرەوە. هەروەها دەڵێت بەردەوام خەوی ناخۆش دەبینێت و ڕۆیاش دوێنێ شەو بە ترساوی هاتۆتە لای. کەچی کە بەیانی لێ پرسیوە ڕۆیا و توێتی دوێنێ هەر نەیبینیوە، پاشان بە تووڕیەوە جێیان دەهێڵێت. ڕۆیا بە باوکی دەڵێت دوێنێ بە هیچ شێوێک خوشکەکەی نەبینیوە و سێراب درۆیان لەگەڵ دەکات. لەلایەکی ترەوە میراڵ گوێ لە دەنگی ساحیرەکە دەبێت کە پێی دەڵێت پێویستە کوڕەکە بنێژێت، ئەگینە زۆر لەوە خراپتری بەسەردێکە تا ئێستا بینیوێتی. لەو کاتەدا دیمەنێکی ڕابردوو دەبینین کە میراڵ خەریکە کوڕەکە بنێژێت و لەو کاتەدا چەند کەسێکی لێ پێیدا دەبن کە یەکێک لەوان کازمە و منداڵەکە لەگەڵ خۆی دەبا. لەو کاتەی دەیانێرە بۆ سوال و محەممەد ناتوانێت پارەی وای دەست بکەوێت، یەکێک لە پیاوەکان دەیەوێت لی بدات، بەڵام لە ناکاو محەممەد دارەکەی لێ وەردەگرێت و وەک چەقۆیەک دەیکات بە پیاوەکەدا و دەیکوژێت. ڕۆیا دەبینین خەوتووە و لە ناکاو گوێ لە دەنگی داپیرەی دەبێت، پێی دەڵێت کەوا مردووە، بەڵام لەویان شاردوتەوە. ڕۆیا دەڵێت پێیان وتم لە نەخۆشخانەی چونکە نەخۆشی، بەڵام دەڵێت نەخێر مردوم و لە ناکاو پەلاماری دەدات. ڕۆیاش هاوار دەکات و لەو کاتەدا میراڵ دایک و باوکی دێنە لای. ڕۆیا بە دایکی دەڵێت کەوا داپیرەی بینیوە و پێی وتووە کە مردووە، بەڵام دایکی دەڵێت داپیرەت ئێستا لە نەخۆشخانەیە. ڕۆیاش دەڵێت دەمەوێت لای میراڵ بخەوە. پاشان کەمال دەبینین کە شێوەیەکی نامۆی هەیە و دایکی دەبینێت کە پێی دەڵێت و ئەو منداڵت کوشتووە. کەمال هەڵدەستێت و دەچێتە ئەو شوێنەی دایکی تێدا مرد. لە ناکاو گوێی لە دەنگی محەممەد و کچەکەی دەبێت، دەچێتە ژوورەوە و دەبینێت هەمویان دانیشتون. پێیان دەڵێت هیچ چارەیەکی تری نەبووە و سێراب و ئارزوش گوێیان نەگرتووە، هەر کامێکیشیان بوونایە هەمان کاریان دەکرد. لە ناکاو ساحیرەکە دەردەکەوێت و کەمال هاوار دەکات. لە ناکاو خەبەری دەبێتەوە و بانگی ئارزوو دەکات. دەڵێت ناتوانم لەوە زیاتر پیشارمەوە. دەڵێ کارێکی زۆر دڕندانی کردووە، بەڵام کارێکی لە پێناو ڕۆیەک کچیان بووە. ئارزوو دەڵێت چ کارێکت کردووە؟ ئەویش دەڵێ منداڵێکی کوشتووە لە پێناو ڕزگارکردنی ڕۆیە کچیان. بڕیار وا بوو تەنها خوێن لە منداڵەکە دەربکەن، بەڵام لە کاتی دەرکردنی خوێنەکەدا منداڵەکە مرد. لەو کاتەدا ڕۆیا دێتە ژوورەوە و دەپرسێت باسی چی دەکەن. لەپڕ ئارزوو بە دەنگێکی جیاواز هاوار دەکات و دەڵێت لە پێناو ئەمەدا منداڵێکت کوشت، دایکیشی لە دوایەوە دەردەکەوێت و لە ناکەو هەمویان ون دەبن و بۆمان دەردەکەوێت ئەسڵەن هێشتا قسەی لەگەڵ هاوسەرەکەیدا نەکردووە. لەو کاتەدا دەبینین میراڵ بە دیار ڕوویاوە دانیشتووە. لەو کاتەدا تەلەفۆنێکی بۆ دێت و بۆمان دەردەکەوێت کازمە. کازم دەڵێت دەزانم پلانێکت لەژێر سەردایە و شتێک دەشاریتەوە. بۆمان دەردەکەوێت میراڵ کازمی بەکرێ گرتووە تاکو چاودێری کەمال و خانەوادەکەی بکات و خۆشی وەک خزمەتکارێک خۆی پیشانداوە تاکو بێتە ماڵیانەوە و لێیانەوە نزیک بێت. فلاش باکێک دەبینین کە میراڵ دەچێتە لای ساحیرەکە و دەڵێت منداڵەکەیان لێ سندووە. ساحیرەکەش دەڵێت ئاگادارم کردبوویتەوە و دەبوو ئەو کاتە بتکوشت بە. میراڵیش داوای تەرفەتێکی لێ دەکات تا قەرەبووی بکاتەوە. ساحیرەکەش دەڵێت ئەو کەسەی محەممەدی بردووە کچێکی هەیە و پێویستە و کچە بکرێتە قوربانی لە بری محەممەد. کاتی زۆریشت لە بەردەست نییە و ئەگەر ئەو کارە ئەنجام نەدەی خراپت بەسەردێت. لەو کاتەدا ساحیرەکە دەردەکەوێت لە پشتیەوە و پێی دەڵێت هەرکە کاتی گونجاو هات نوشتەکە ئاگادارت دەکاتەوە. لە ناکاو نوشتەکە دەست بە جوڵە دەکات. لەلایەکی ترەوە کازم دەیوێ میراڵ بکوژێ و بەرەو لای دەڕوات. لە ڕێگەدا چەند منداڵێک ڕێگەی پێدەگرن کە دادەبەزێت هەمویان دەلاسێتەوە و دەپرسێت چی دەکەن لێرە. لەو کاتەدا منداڵەکان برینداری دەکەن و دەچێتەوە ناو ئۆتۆمبیلەکەی. لە ئۆتۆمبیلەکەدا محەممەد چاوەڕێی دەکات و دەیکوژێت. کەمال لە دەست شۆرەکەدایە و شتی نامۆ دێتە بەرچاوی. دەچێتە لای جێگەکەی دایکی و داوا لێبوردنی لێ دەکات کە کوڕێکی باش نەبووە. پاشان بەشێک لە پرچی دایکی دەدۆزێتەوە. لەو کاتەدا محەممەد و ڕۆیا دەبینێت و بەدوایە دەکەوێت. دەچنە خوارەوە و دەگەنە ژوورێکی ترسناک کە بە سحر و نوشتە و خوێن داپۆشراوە. لە ژوورەکەدا ڤیدیۆیەکی خۆی دەبینێت. لەو کاتێک خوێن لە محەممەد دەردەکات و باسی پرۆسەکە دەکات، بەڵام بڕێکی زۆر لە خوێنەکە وەردەگرێت و بۆ هۆیشەوە محەممەد دەمرێت. لەو کاتەشدا کازم داوای پارەی لێ دەکات لە بەرامبەر شاردنەوەی ئەو کارێ. ئەویش بە ناچاری ڕادەکات و شارەکە جێدەهێڵێت. لەو کاتەدا کەمالی ناو ڤیدیۆکە باسی ئەوە دەکات کە بە دوای ڕۆیا و محەممەد کەوتووە و هاتۆتە ئەوێ و بەدەست ئاماژە بۆ خۆی دەکات کە لە دوایەنەوە وەستاوە و هاوار دەکات. لەو کاتەدا ڕووناکێک بەردەبێتەوە بەسەر ئارزوودا و کاتێک دەیوێ هەڵی بگرێتەوە ڕۆیا دەبینێت لە دەرگاکەدا، بەڵام شێوەی جیاوازە و دەڵێ سبەی ڕۆیا دەمرێت و
دەچێتە لای داپیرەی لەو کاتەدا شتێکی نامۆ لە دوایەوە دەجوڵێت و پەلاماری دەدات و دەیدات بە زەویدا. ئۆرهان خەریکی کارکردنە و لە ناکاو گوێ لە دەنگی هاوار دەبێت. لەو کاتەدا ئارزوو چەند دەستی بەسەردا گرتووە دەچێتە لای سێراب و پەلاماری دەدات. لەو کاتەدا میراڵ لە ژوورەکە دەردەچێت و هەردووکیان پێی دەڵێن کە سپی ڕۆیە دەمرێت. لەو کاتەدا ئۆرهان بڕێ دەکەوێت بۆ ڕزگارکردنی خانەوادەکە. میراڵ دەچێتە لای ڕۆیە و پێی دەڵێت با پێکەوە بچینە دەرەوە لە باخچەکەدا چاڵێکی لێە لەوێ یاری دەکەین. وە کیسێک دەکات بەسەریدا و ڕۆیاش پێی پێدەکەنێت. لەو کاتەشدا ئۆرهان هەر بەڕێوەیە بۆ ماڵەکە. ڕۆیە و میراڵ دەستنە لای چاڵەکە و دەڵێت لێرە یاری دەکەی. ئۆرهان دەگاتە ماڵەکە و جنەکە ئاگاداری دەکاتەوە کە نەچێتە ژوورەوە. بەڵام کاتێک ئۆرهان سوور دەبێت لەسەر ڕۆشتن جنەکە پێی دەڵێت وەرە. ئۆرهان دەچێتە ژوورەوە و هیچ نابینێت. جنەکە پێی دەڵێت وەرە خوارەوە. لە خوارەوە سێراب دایکی دەبینێت کە جن دەستی بەسەرداگرتوون. لە سێراب دەپرسێت ناوت چییە؟ لەو کاتەدا میراڵ ڕۆیە بردوتە شوێنەکە و کیسەکە دەکات بەسەریدا کە نوشتەکەی لەسرە. ئۆرهان دووبارە پرسیاری ناو لە سێراب دەکات تاکو بتوانێت جنەکە دەربکات. بەڵام وەڵامی نادەنەوە و پێی پێدەکەنن. پێی دەڵێن تۆ لاوازیت و بۆت نییە قسە لەگەڵ ئێمە بکەیت. هەروەها پێی دەڵێن ئێمە خراپیەکانی مرۆڤەکانت پیشان دەدەین کە زۆر لە ئێمە خراپترن. دوای دەمەقاڵیەکی زۆر دەڵێن ناویان ئەسفەرایە. ئۆرهان هەردووکیان دەگرێت و لە ڕێی نزایەکەوە دەچێتە جیهانەکەیانەوە. جنەکان پێی دەڵێن کەسێک باوک و کوڕێکی کوشت بۆ ئەوەی زەویەک داگیر بکات. کۆمەڵێک خەڵکی هەن کە منداڵ دەفێن و سواڵیان پێدەکەن و دەیان فرۆشن. کەسێکیش لە ڕێی سەحرەوە خانەوادەیەک دەکوژێت تاکو تۆڵە بکاتەوە. باوکێکیش منداڵێکی تر دەکوژێت لە پێناو ئەوی منداڵەکەی خۆی بژی. جنەکان ئەو قسانە دەکەن و پێدەکەنن. پاشان میراڵ دەبینین کە خەریکە ڕوویات دەنێژێت. جنەکان دەڵێن قوربانیەکەی پێشکەش کردوون و ساحیرەکە ڕێکەوتنەکەی بۆ ڕێخستون. ئۆرهان ساحیرەکە دەگرێت و نزایەک دەخوێنێت و دەڵێت ناتوانیت واز لە مانگی ڕەش بهێنین. لەو کاتەدا جنەکە دێتەوە و بە ساحیرەکە دەڵێت وازی لێبێنە بۆ ئێمە. ئۆرهانیش دەڵێت من تەنها بەندەی خوددام و لەو دەپاڕێمەوە. ئۆرهان نزایەک دەخوێنێت و داوا لە خوددا دەکات هێزی پێ ببەخشێت و پاشان دەڵێت بڕۆم بۆ نەوت چاڵی سجی. پاشان دەگەڕێتەوە جیهانی ڕاستەقینە. میراڵ خەریکی ناشتنی ڕوویایە و کوڕەکەی دەردەکەوێت کە پێی دەڵێت ئەو کارە مەکە. لە هەمان کاتدا ئارزوو سێراب دەگەڕێنەوە باری ئاسایی خۆیان. میراڵش ڕووی ئازاد دەکات و دەڵێت یاریەکە تەواو بوو. کەمال دەبینین کە خەریکە بە تەواوی شێت بێت و بەردەوام دایکی دێتە بەرچاوی تا ڕوویا دەردەکەوێت و ئارامی دەکاتەوە پێی دەڵێت نەخۆش نییە. بۆمان دەردەکەوێت هەر لە سەرەتاوە ڕوویان نەخۆش نەبووە. بەڵام بەهۆی بیرکردنەوەکانی خۆیەوە کەمال پێی وابووە نەخۆشە و بۆ هۆی ڕوودانی ئەم هەموو ئاژاوەیە. هەر بۆیە کەمال دەنێردرێت بۆ نەخۆشخانی دەرونی. بۆ ماوەی 6 ساڵ لە کۆتا دیمەنشدا میراڵ و ڕوویا و سێراب و ئارزوو پێکەوە بە ئارامی لە ماڵەکەدا دەژین.